ئەمە دیمەنی شەوانی قەدرن لە قەزای سۆران. تیایدا مسلمانان بە مەبەستی زیندووکردنەوەی ئەو شەوە پیرۆزە ڕوو لە مزگەوتەکان دەکەن، عیبادەتەکانیان تیادا ئەنجام دەدەن. شەوانی قەدر لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا لەلایەن مسلمانانی جیهان بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بەرز ڕادەگیرن. دانیشتوانی قەزای سۆرانیش بە جۆش و خرۆشێکی زۆرەوە ئەم شەوە پیرۆزانە بەرز ڕادەگرن. الله سبحانه وتعالى لقرآن بيرز فرمينا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. خواهي قورا وكو أوفريكي جرينك وكو فرصتيكي باش لبو أمتي محمد المصطفى صلى الله عليه وسلم تن شتيكي تاشي بو ناردون بو أوي لكم تمنيكي كم بماويكي كرت عبادتيكي زور أنزام بدن. 1000 مانگ خێری 1000 مانگ بەیەک شەو بەدەست ئینسانی بکەوی شتێکی زۆر ئاسانە، بەڵام دەبێت تەوفیقی خوای لەگەردا بێ. 1000 مانگ بۆ خۆم حسابم کردووە نێزیکەی ئەگەر تەنها ئینسان ڕۆژەیەک سەعات عیبادەتی بکە، ئەگەر ئەو لەیلەتول القەدرە نەبوایە دەبێ 1972 ساڵ ژیابای هەتا ڕۆژێ 5 نوێژەکەت کردبانە ئەوجا بەقەت عیبادەتی یەک شەو عیبادەتت کردبوایە. یەکێک لە پەرستشە گەورەکان شەوی قەدرە. خێری ئەم شەوە لە قورئاندا بە ئەندازەی 1000 مانگ لە ڕۆژە ئاساییەکانی تر ئەژمار کراوە. هەر بۆیە مسلمانان زۆر گرنگی بەم شەوە دەدەن. ئێمەی مسلمان ساڵانە لە مانجی ڕەمەزانی پیرۆز لە دەشەوی کۆتایی ئەو دەشەوانە وەکو مسلمان زیندوو دەکەینەوە و سەردانی مزگەوتەکان دەکەین یاخود لە ماڵەوە عیبادەت و خواپەرستی ئەنجام دەدەین، چ قورئان خوێندن بێت، دوعاکردن بێت، زیکر و یادی خوای گەورەکردن بێت، تەراویح و نوێژ و شەو نوێژەکان ئەنجام بدەین بە مەبەستی ئەوەی کە خوای گەورە لێمان خۆش بێت و زیاتر ئەومان هەندەداتکەوە زیاتر بەردەوامی لەسەر عیبادەتکردن، هەروە زیاتر بەردەوامی لەسەر خواپەرستی خوای گەورە زیاتر ئیستیقامەتمان پێدەدات و هەروە دڵ و دەروونمان زیاتر ینی ئارام دەبی بە ذکر و عیبادەتەکانی خوای گەورە. دیارە لەو ژیانی ئێستا و ژیانە جەنجاڵێک کە تێکەتینە لە هەموو ڕۆکی، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریەوە، ینی کۆمەلگای من پێدا تێپەڕی، خەڵک زۆر مەشغوڵ و بە شێوەکی زۆر یعنی فراوان. ئەوجا ئەگەر لەو جۆرە وێزگانیان محەتانیانی بتوانی جەوەکی ئیمانی وا دروست بیکە بە تایبەتی گەنجەکان ئێستا. زیندووکردنەوەی پەرستشە ئاینیەکان لەلایەن مسلمانانەوە لە کوردستان دەرخەری ئەو ڕاستیەیە کەوا خەڵکی هەرێمی کوردستان پابەندە بە ئاینی پیرۆزی ئیسلام و لە بۆنەکاندا پەرستشەکانیان ئەنجام دەدەن و سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندوو دەکەنەوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.